کەواتە ڕێزی گەشتیارەکان بگرین چووکە گەشتیارەکان لانی مادی و ئەسفادی بۆمان هەیە هەر گەشتیار لانی کەمە شەڕۆژ بمێ لانی کەمە 300 بە 350 دلار سەرفەکان لانی ئەوە زۆر ئەسفادی لەکەین لانیشی طبعا ئەبێر گەشتیارەکان ڕێز لە ئەو منتیقانە بگرنکەوە گەشتی تیاکەن ئەبێر ڕێزی لێ بگرن چونکە سروس بۆ پاکیۆ جوانە هەر هاوینە هەوارێکەوە پیس بوو خەڵک هەوەسی نامێنێت لەو شوێنە دانشێت. کوردستان وڵاتێکی ئاوەدانە، وڵاتێکی گەشتیاریە، چەند ڕێژی لێ بگرێ دوژانەوەی ئابووریمان زیاتر دەبێت، وڵاتمان زیاتر پێش دەکەوێتن، بە گەشتیار وڵاتمان دەداسرێ. ئەو خەڵکەی دێت ئێرە تەبیعەتی کوردستان دەبین، سروشتی کوردستان دەبین، خەڵکەکەش دەبینیت، دەبی چەند تەسامح بین لەگەڵ گەشتیار. بەنسبەت لێبوردن ئینسان چەند لێبور دەبی ئەوەندە ئاسوودەیە، ئەوەندە دەوڵەمەندە. بێگۆڤێژی گەشتیار gelek بوومەتن ئەم حەزکەن gelek ڕێزل گەشتیارە بگرن نێ ئەو mêvanın vêre û divêtin طبعا em yaş hemiya mühimtir em jîngeha xwe parêzîn هەر چەندێک بێ ینی تۆ بتوانی بیبەخشی ئیتر لایانی مادی بێ معنەوی بێ معنەوی دەتوانی تۆ تەنیا بە زەردەخەنەیەک ینی تەنیا بەش قسەیەکی خۆش ئەو بەخشینێکە ینی تۆ بۆ کەسەی دەبەخشی دڵی خۆش دەکەی وە لانی معنەوی مادی بە هەمان شێوە بە پارەیەک بیان بە هەر شتێک بێ بتوانی بیبەخشی بۆ منەوەکو جژنی قوربان کە هەمان بووە ینی ئەو جژنە کە خەڵکانێکی زۆر بەڕاستی لەسەر تاسەری کوردستان ینی قوربانیان کردووە لەسەرەوەی کە ببەخشن بە ماڵە هەتی و فەقیر و هەژارەکان. طبعا ئەوە شتێکی زۆر جوانە.